لە تەوەرەی دومی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگەکەین، باس لە تاکێکی گرنگەکەین لە نێو کۆمەڵگەدا. گەنج زۆری لەسەر وتراوە. گەنج سەرڕمی گۆڕانکاری و داینەمۆی هەموو جوڵانەوە سیاسی و گۆڕانکاریەکان بۆ لە تەواوی جیهانە، لە تەواوی ئەو شۆڕشانەی کە لە جیهانە ڕوویداوە گەنج ڕۆڵی سەرەکی تیابینەوە. جا جەنگەکان جەنگی با بڵێن ڕوبەڕووبوونەوەی تەقەمەنی و شەڕ بوو بێ یا جەنگی فکری بوو بێ، گەنج ڕۆڵی سەرەکی تیابینیوە. گەنج لەنێو کۆمەڵگەدا چ ڕۆڵێک دەبینێ بۆ هۆشیارکردنەوەی بە خۆشحاڵیەوە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تایبەت لە هەرێمی کوردستان عێراق. سوپاس بۆخوا کۆمەڵگەکەمان کۆمەڵگەیەکی گەنجن، واتە ژمارەی گەنجی زیاترە. وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بەدەست ڕێژەی کەمی گەنجەوە ئەناڵەنن، لەو ئەو تەمەنن کە زیاتر وەکو بڵێ بە ساڵاتچوونیا پێی ئەوترێ لە تەمەنی سەر و 70 ساڵ و 6 ساڵەوە، بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وانە. لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز کاک نەبەسشوانی ئەندامی ئۆفیسی گشتی سەنتەری پەروەردانی لاوانمان کرد. سوپاس بۆی کە لە ستودیۆ لەگەڵمان میوانە. زۆر بەخێر بێن. زۆر سپاس. زۆر باسی گەنجەکرێ، باز لە مافەکان یەکرێ، باز لە ئەرکەکان یەکرێ. ئێوەکو ڕێکخراوێکی تایبەت بە گەنجان و لاوان چۆن لە ڕۆڵی حەقیقی گەنج ئەڕوانن؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سوپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام و سوپاس بۆ لەناو بەرنامەکانیان بۆ پەیامی ڕۆژ، سوپاس بۆ بەڕێستان، سوپاس بۆم دەرفەتە، سوپاس بۆوانەی کە پشتی ستۆدیۆ و کامیرەوان و هەموو برابەڕێزانی ماندوو بوون. گەنج ڕۆڵێکی گەورەی هەیە لە دێر زەمانە و لە هەموو شارستانیەتەکانە گەنج ڕۆڵ و مەکان و شوێنێکی تایبەتی هەیە. جا ئەم تاقەی گەنج تاقەیە کە ئێمە خەڵکێک هەر میلەتێ، هەر ڕێکخراوێ، هەر خێزانێ، هەر کۆمەڵگایە، هەر دەوڵەتێک ئەتوانێ بە دوو جەمسەرا بەکاری بێنێ. جەمسەرێکیانەوەیە بۆ وێرانکاری و خراپەکاری و شەڕ، جەمسەرێکیانەوەیە بۆ پێکەوە ژیان و بنیادنان و حەزارەت و دروستکردن و خزمەتکردنی ڕۆڵی گەنج. ئێمە وەکو ئەم ڕێکخراوە، وەکو ئەم لاوان هەوڵمان ئەوەیە کە تواناکانی گەنج یەک بخەین بۆ جۆرێک لە جۆرەکان لە خزمەتکردنی کۆمەڵگاکەی خۆمانابین، بە جۆرێک لە جۆرەکان بنیادنەرێکی حەقیقی بین، دەست لە پێشکەر بین. ئەو توانایی گەنجانەمان هەیە لە شتی لاوەچیا بە فیڕۆ نەدرێ بێتەوە سەرڕێی ئەوەی کە ئێمە ڕێی پێغەمبەرانمان گرتووە عەلەیهی سەلات وەسەلام. دایما ڕێگا زۆر بووە، ڕێی فەیلسوفەکان هەبووە، ڕێی پێغەمبەران هەبووە. ئێمە ڕێی پێغەمبەرانمان هەڵبژاردووە عەلەیهی سەلات وەسەلام. پێغەمبەران سەرمەشقی خزمەتکردن بوونە بە نیشتیمانیان، بە خاکیان، بە میلەتەکانیان، بە دەوروبەری خۆیان تەنانەت. ئەمە بۆ ئێمە زۆر زۆر گرینگە کە ئێمە ئەم ڕێمان هەڵبژاردووە، ئەم ڕێژ خزمەتەکە. ئەو خزمەتانی کە ئێمە ئەکرێ ئەمانەیە گەنج یەکەم شت ئەوەیە خودی خۆی بناسێ، ناسینی خودی خۆی هەنگاوێکە بۆ ئەوی دەوروبەر بناسێ، کۆمەڵگا بناسێ، خێزان بناسێ، تا ئەوەی کە تواناکانی لەم دنیا جەنجاڵیە، لەم دنیا جەنجاڵی مادی، سۆشیال میدیا، هەموو شتێک کە جەنجاڵە لێرە، ئەمانێت تواناکانی خۆی بدۆزێتەوە بە ئاراستەیەک و بە ئامانجێکی ڕێکا بڕوە بۆی بە زووترین کات بە کەمترین توانە بگاتە ئامانجی خۆی، ئەو ئامانجە پیرۆزی کە بۆی دیاری کراوە، ئەو ئامانجی کە هەوڵی بۆدا کە خزمەتکردنە، خزمەتکردنی خۆیەتی، خزمەتکردنی دەوروبەرێتی، ئاودانکردنەوەی دنیای خۆیەتی، خێزانی خۆیەتی نەبێتە هۆی ماڵکاولکردی خێزان و کۆمەڵگا و دەوروبەری. زۆر ڕاستە. کاک نەبەس، یعنی دوێنێ لەگەڵ کاکشوانی حەلاق باسیەوە ماکردن لە کەیەکەوە بووی بە حەلاقوتی 15 ساڵە تەمەنم 13-14 ساڵی بوو. بڕوات هەبێ من لە پۆلی دوی ناوەندی عەرەبانم لێ خوڕی کرێکاری مەکرد لە خۆم ڕابینی. ئێستا گەنجی ئەم سەردەمە لە پۆلی 4 با بڵێن ئەکاتە دەی ئامادەی بۆ ناقیدە. یعنی هەر ئەمە حەقیقەتەوە بێدانی پیا بێن بڕاستی ئەم ڕاستیە تاڵی نێری بۆ پیاز ڕەنگە سیر بکڕێ. کاتێک کە دامەزراوە فەرمیەکانی دەوڵەت، دەسەڵات و هێزە سیاسیەکان ئامانجیان لاوازکردن و گێشکردنی گەنجە، لەم کاتەیە کۆمەڵگا گەنجەکانی هۆشیار نەبوون، ئەبێ چاوەڕێی چی بکەین یاخود چی بکەین گەنج لەم زوڵمەی کە لێ یەکرێت دەربێنینەوە گەنج هوشیار بکرێتەوە، چونکە ئەگەر گەنج هوشیار نەبوو چۆن ئەتوانێت ڕۆڵ و ممارەسەی تواناکانی خۆی بکە؟ یەکەم شت کە ئێمە بۆ ئێمە گرینگە ئەوەیە کە ئێمە بین دیدێکی قورئانی بەبەرگەنجا بکەین. یعنی چمکی وشیاری لە قورئانە خوای گەورە لە چەندین ئاەتە
لە وەعیە ئاماژەی پێکردووە چ بە ڕاستەوخۆ چ بە ناڕاستەوخۆ لە ڕاستەوخۆ لە ئاەتەکانی کە خوای گەورە فەرمی ئەفەلا یەتەدەبەرونە یعنی کە باسێکە ئایا بیر ناکەنەوە ئایا ئێوە بۆ بیر ناکەنەوە بۆ تەفەکر ناکەن ئەفەلا یەتەفەکەرونە ئەمانە کۆمەڵێ لە شوێنێکەیە لە 35 ئاەتی قورئانیە خوا باسی غەفڵەتەکە بە مەفهومی مخالفە یعنی ئێوە وشیار بن لە غەفڵەت دوورکەونەوە کە ئێمە لە غەفڵەت دوورکەینەوە هاتین بۆ چمکی وشیاری بۆ کۆمەلگاکەمە ئەو کاتە ئێمە توانین بڕیاری گۆڕانکاری لە خۆمان بدەین ئەم گەنج کە ئێستا تێی کەوتووە ئەم بیئەیەکە بکوژی گەنجە بیئەیەکە لە ناودانی توانای گەنجە بیئەیەکە نایە تۆ بیتە پێشەوە ئەبێ گرنگترین شت ئەوەیە گەنج کار لەسەر خودی خۆی بکە ئەبێ ئەو چمکە قورئانیانی کە باسی ڕۆشنبیریەکە باسی واکە کە میلەت وشیار بێتەوە میلەتانی پێش ئێمە میلەتان کە ئەمانی دوای ئێمەش دێن ئەوەیە کە ئێمە یەکەم شت خۆمان بناسین جارێ بۆچی هاتووینە ئامانجی گەنج ئەوە بچووکە لە شتێکا بچووک بێتەوە یان سیرەکەی خەڵکێکی زۆر کار لەسەر واکە گەنج مدمین بێ ئالوودە بێ ئایا ئالوودەبوون لە بەرژەوەندی گەنجە یان لە بەرژەوەندی کۆمەڵێ بزنسمان و کۆمەڵێ پیاوی ئیداریە کە گەنج لاواز بێ و توانای نەمێنێ هەموو کەسێک ئەوەی کە خۆی هەوڵ ئەدا دوو تیار ئیش لەسەرما گەنجێک ئێوێ ئەمانەوێ بەڕی ڕێکاری یاسایی بەڕێکارە جوانەکەی و حەزارەتەکەی خۆیان بڕابوونیان نەربێت توانای هەبێ گەنجێک خەڵکێکیش ئێوێت کار لەسەرەوەکە کار لەسەر مردن و لاواندنی ئەم لاوانە بکە بە مادەی هۆشبەر بە تلیاک بە حەشیشە دوای دێتە سەر سۆشیال میدیا سەری لێ شێوێ نییە دوای دێتە ڕێفرندن یعنی هەموو ئەمانە کار لەسەرەوە کرێت گەنج بەلا ڕێدا بەرێ بەڵام گرنگترین شت ئەوەیە کە ئینسان خودی خۆی کە ڕێی پێغەمبەرانی گر عەلەیهی سەلات وەسەلام یان هەر ڕێیەکی تری گرت ئەبێ خودی خۆی وشیار بێ ئەبێ خۆی تااقەتی ئەوەی هەبێ بەڕاستی ئێمە نابێ میلەتێک لاوێکی منداڵێکی بێدەسوپا دروستکەین هەر لە سەرەتاوە لە خێزانەکانەوە نابێمە یعنی خێزانەکان نانەخواتۆت بێت سفری بۆ هەڵەگری نانخواردنی بۆ هەڵەگری نانی بۆ دانی هەموو شتێکی بۆکە ئێم گەنجای خۆی چینەکە دەبێت لە خێزانەوە لە خودی خێزانەوە ئەم گەنجە تواناکانی کاری لەسەر بکرێ و بەرهێنانی لەسەر بکرێ وای لێ بکرێت پشت بە خۆی ببەستێ پشت بە دەوروبەر نەبەستێ ئەگەر ئێمە سەیری پەروەردەی یابانکەین یابان لە مناڵی 2 ساڵیەوە فێریەکە چۆن دەرسەکانی بک بە پراکتیزەکردن ئەمە زۆر مهمە کە باسی سەوزاکرێ کە باسی ئەوواکرێ لەوەرە خۆت تۆوی کە بزان ئەم سەوزەیە چۆنە دوایی لە سەڵ پۆلی دوی سەرەتای عەفوو کە دێ لە ئاخر ڕۆژە کە کۆ بنەوە ئەڵێ ئینجا بابی ئەو سەوزەی کە لە سەرەتای ساڵە هۆڵمان بەداوە بیخۆین ئەم سەوزانە هێنن اینجا گفتوگۆ دەرگای گفتوگۆکەن و لە ناویەکە ئەمەی تۆ بۆ بەتامە ئەمەی تو بۆ زوو گەشەی کردو ئەمەی تۆ بۆ پەروەردە ئەمە پەروەردە یابانە کە لە دوی سەرەتایە ئەتوانێت خۆی بژێنێ ئەوە ئێمە پەروەردە نین کە زانکۆ تەواوەکەین گیرمان خواردۆ بە دەست کۆمەڵێکەسەوە بە دەست کۆمەڵی دەستگا و شوێنەوە ئاەتە ئیناتی یاتە ئینادنیە ئەبێ کار لەسەر خۆمان بکەین لە منداڵیەوە توانای خۆمان بە جۆرێک لە جۆرەکان خودسەنتەری بەکاربێنین ئەوە ئێمە نین سەنتەرین ئەوە ئێمە نین دواکەوتوین ئەوە ئێمە نین بە شوێن خەڵکی ترەوە بین ئەوە ئێمە بتوانین بژین اینجا لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی فەرهەنگیەوە ئەو کارە خۆمان بۆ خۆمانی دەستنیشانکەین نەک دەوروبەر بێن بڵێ ئەمە کاری سیاسی تۆیە زۆر باشە کاک نەبەست باست لە ژینگەکە کرد باست لە بازرگانی چاوسنۆ کرد باست لە سیاسی فاسد و دز و گەندەڵ کرد کە نایانەوێت گەنج بە ڕۆڵی خۆیان من لەبەرەوەی کە پێگەکەی خۆیان لە قەبڵ لە هەرێمی کوردستانیشە سوپاس بخوا گەنجێکی زۆرمان هەیە بەڕاست گەنجان توانی ویانە ئەوەی کە جەنابەت باست کرد ئەو خودناسیە خۆ پێگەیاندنە یعنی تەنانەت لە بەسیترین شتۆ کە لە ماڵەوە هەڵەسێ جێگەکی خۆی کۆبکاتەوە دایکی خوشکەکەی بووی کۆنەکاتەوە بنوونە لەوەی کە ژینگە پیس نەکا لەوەی کە بیری لە داهاتوو لە ژیانی کۆمەڵگەکەی بێت چۆن کۆمەڵگەکەی بگۆڕێ گەنج لە هەرێمی کوردستان جگە لەوەی کە وتمان فاکتەرە دەرەکیەکان و ژینگەکەی لەبار نییە بۆ ئەم بابەتە خۆی توانیوێتی ئەم ڕۆڵە ببینێ یان بەداخەوە گەنجی ئێستش ینی ئەوەندەی بە ڤایپێکەوە مەشغوڵە بە نێرگەلەیەکەوە لە کافتریایەکە مەشغوڵە کاتەکانی بە یعنێگەلی بپرسی بە بێهودە بە سۆشیال میدیاوە بەسەرەبا هێندە ئاگای لەوە نییە خۆی بناسێ و دوا ڕۆژی خۆی بنیادنێ و کۆمەڵگە هۆشیارکاتەوە
دەستخۆش گەنج ئەوەی کە ئێماڵین گەنج کە هاتوونێتە کوردستان و باسی واقعی خۆمانەکەین بیئەیەک دروست بووە ژینگەیەک دروست بووە گرنگترینشت ئەوەیە کە ئینسان لەو ژینگەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هەموو ئینسانێ هەموو ئادەمیزادێک لەسەر فیترەت لەدایکە بێ فیترەت بەمبەستی مسلمان بوونە یعنی ئەو فیترەتەی تایە فیترەتێکی پاکە ئەم ژینگەی ئێمە خەریکە تێکە درێ ئێمە ئەبێ کار لەسەرەوەکەین ئەم ژینگەیەمان تێک نەدرێ ئەبێ کار لەسەرەوەکەین بە گەنجانی خۆمان بڵین ئێوە گەنجانێکی تەسلیم بوو یان بەرانگاربوونەوەتانەوێ ئەگەر ئێمە بین تەسلیم بین هەر کارێک لە ژینگەیە لە شوێنێک لە ناوچەیەک لە شوێنەگەکرێ بەهۆی سۆشیال میدیاوە کار لە ئێماکە ئەو کاتێمە تەسلیمی واقعەکە بین ئەو گەنجە گەنجێکی تەسلیم بووە ئەو گەنجێکی لێ بەرهەم نایە ئەبێ گەنجێکی بەرانگاربوونەوە دروستکەین بەرانگاربوونەوە بۆ معنایەکی معریفی زانستی قوڵ بە معنای ئەوەی کە لە ژینگەکەی خراپەیەک هەیە نەڵێ منیش لەگەڵ ئەویانمە بێ بڵێ من چۆن گۆڕانکاری دروست دەکەم من چۆن ئەتوانم خۆم پێ بگەێنم من چۆن ئەتوانم لەم ژینگەی خۆم هەنگاو بنێم بەرەو پێشەوە بەداخەوە دایکان و باوکانمان خەریکە ڕۆڵی ئەوا جێڕین وەکو بەخێوکەرێ نازانین بواری پەروەردەی یعنی بەداخەوە ئێمە کاڵین دایکین کاڵین باوکین لای کەمی ئەبێت چەندین سەعات چەندین ڕۆژدانین بۆی بۆ پەروەردەیەکی جوانی ئەم منداڵە دروست بکەین ئەگەر تۆ بێ بتەوێ شتێک دروستکەی بەڵام ئەمە گرنگترین شتە کە ئینسان دروست بکرێت کاکنە باسی دوو جۆر گەنجت کرد تەسلیم بوو بەرەنگار بوو بەڕوون و بەڕاشکاوی گەنجانی هەرێمی کوردستان زۆرینە لە کام چینە وڵایی ئەوەی ئەبینن بەداخەوە ئامارەکان دڵخۆشکردین بەپێی ئەوەی کە لە ناو خەڵکین لە ناو گەنجین کە پرسیارەکەین دڵخۆشکردین بۆی دڵخۆشکردین سیرەکی زۆری تەسلیم بووە یعنی گەنجمان هەیە 12 سەعات بە دیار سۆشیال میدیاوە دانیشێ معلم لە هیچ دەوڵەتێکی عالەمیە لە کەم دەوڵەت ئەوانە نییە لە مالیزیام شتە نییە لە ئەمریکام شتە نییە کە من هاوڕێیەکم سەفەری کرد بوو بۆ ئەمریکا هاتۆ پرسیارم لێ کرد چوومە لای دانیشتم ئەموت پەروەردە لەوێ گەنج چۆنە ئەی لەوێ مەسەلەن بۆ نمونە تا سەعات چواری ئێوارە خوێنن لەگەڵ یا فێری هوەری مەسەن دارتاشیە میهنەیەک ئەبێ لەگەڵ ئەو خوێندنەشا فێری میهنەیەکە بێ سیرکە بۆی گەنج ئەمود ئەی هێشتا ئەڵێن لە خۆمان ڕازینین لەبەروی هەند و چین هەتا عیشا خوێنن ئێمە ئەبێ لەوانیش مهمتر بین لەوانیش گەشە سندوتر بین چ جایەوەی ئێمە بەداخەوە ینی سۆشیال میدیا هیچ دەوڵەتێک باوەڕ ناکەم مەگەر دەوڵەتە کلاسیکەکانی تر ئەنجینا ئەو نەکات بە دیار سۆشیال میدیاوە بە دیار تەلەڤیزۆنەوە بە دیار لایڤی نابەسوودەوە بەسەر بەرێ بەداخەوە ما جێگای ئەوەیە کەمینەیەک بەرانگاربوونەوەمان هەیە ئەم کەمینەیەش پێویستە ببنە پێشانگ تا ببنە قودووە تا ڕێی ئەوانەی تریش ڕۆشنکەنەوە تەسلیم بەو واقعە خراپە نەبن کە دێ بەسەرمانە ئاشکێتەوە کاک نەبەز قسەکەی جەنابە زۆر تەواو بەڕاستی ئەوەندەی سۆسیال میدیا لە کوردستان گەنجەکان پێوەی سەرقاڵن باوەڕ ناکەم لە هیچ شوێنێکی دنیا ئەوەندە هەبێ بەڵام واقعەکی ئەوەندە تاڵیان بۆ دروست کردوین تۆ بێ مەمنون بی مناڵەکەت لە ماڵەوە خەریکی ئایپادەکە بێ بۆی نەچێتە دەرەوە فێری مادەی هۆشبەر و یا شەڕێ بکات چ قۆی لە کەسێک وایە چ قۆیەکی لێ بدەن جابێنە پێشاوی خۆت هیچ اختیارێکی باشمان نەماوە زۆر خراپترین کامیان هەڵەبژێری ینی هەردووکی هەر خراپە هیچ مەجای ئەمە زۆر کارە سادە بەداخەوە کەواتە کاک نەبەز من بە عاتفە قسە ناکەم بەڕاستی ئەمە حقیقەتە واقعیشە پرۆرە زیندانەکان کەمترین ئەهلی مزگەوتی تیاگرە ئەهلی مزگەوتێکیشی تیا بێەوە ڕیا بوختانیان بۆ کردویا خۆت لەسەر دینەکەی گرتویان هەمووی ئەهلی باڕ و قومارخانەکان ومانن کە ئەڵێ ئەبێ بیکەین ئەبێ گەنج بابکانی چۆن بیکەین ئەوانی ئەهلی مزگەوتن ئەبینین یعنی ئەمە حقیقەتە داوێن پاک دەست پاک بێکێشە بێ مشکیلەن یعنی چۆن گەنج بێنینەوە سەرامسکە ینی گەنجێک ئێستا لە ماڵەوە دانیشتووە خەریکی مۆبایلەکەیەتی قوربانیە ینی چی بکە ئەویش قوربانیە و گەنجە کات ئیشی کێ ڕۆڵی کێ ئەمە گەنجان بێنینەوە ناو ڕەنگە کۆمەڵەکە هەلی مزگەوتن توانی بێتیان بە بیر و باوڕە ئاینەکەەوە ڕێی پێغەمەرانیان گرتووە سەلات و سەلامیان لەسەر بێ تۆزێک لەم جەمجاڵێت توانیانە خۆیان بگرن ئەو هەموو گەنجەی تر ئێمە چی بکە ینی چۆن ئەمە بکەین کە بەڕێز دەیڵیت یەکەم شت ئەوەیە ئێمە ئەم واقعەتاڵی کە بەسەرمانە هاتووە بچینە حاڵەتی هجووم و نەک حاڵەتی دیفاع حاڵەتی دیفاعی و حاڵەتی هجووم ئەمە شەڕ نییە بەستم وەیە بەس وەکو زاراوی کە ئێمە لە کۆمەڵگایەکەین تێبگەین لە یەکترین حاڵەتەکە ئەوەیە کاڵێت تۆ لە بین دوو خراپای بەداخەوە ئێمە بێ بیر لەوە بکەینەوە سنتەری ڕۆشنبیری زیاتر دروستکەین بیر لەوە بکەینەوە هەلی کار زیاتر بۆ گەنجان بەڕەخسێنین بیر لەوە بکەینەوە گەنج چی دی ڕازی نەبێ بۆی کە باوشی موشەخۆرێکە بڵێ کاکە من باوکم معاش خۆرە ئەبێ بڵێ من خۆم چیم پێ بۆ کۆمەڵگا
گەنج بەوە سەرقاڵکین کە فێری زمان بێ، گەنج بەوە سەرقاڵکین کە فێری دین بێ، گەنج بەوە سەرقاڵکین فێری هوەرێک بێ، گەنج بەوە سەرقاڵکین بڵین ئادەی تۆ خوێندنی کۆلێژە تەواو کردۆ شوێنە تەواو کردۆ زەحمەت نەبێ تۆ هەر داوای ئەواکی کە وەک ڕەجەب بۆت بکرێتە دەمتەوە ئەم فکرا بێت دەرکین لە مێشکی خۆمانە ئەبێ بچین بۆ حاڵەتێکی هجووم بە دیفاعکردن ڕازی نەبین ئەبێ بڵین کاکە گیان تۆ زەحمەت نەبێت هەلی کارت دەستکەوێ بڵێ تۆ چیە زانی میهنە ئازانی نەخێر میهنە نازم ئەی بۆ فێر نابی بۆ ڕێی خۆڕی ئازاد هەیە ڕێ هیچ نەبێ ڕێ هاوڕێکت هەیە کە بچی لای سەتاشخانەیەک خەیاتێک بۆ ئافرەت هوەری هەر هوەرێک بێ وەستاییە دیوارە هەتا شوانیە ینی خەڵکی پێم سەیرا لە شوانی ئەیبە ینی لەم بەڵام تۆ بی کۆیلەبی عیب نییە شوان بی عیبە ئەمە چەند دیمەنێکی قێزەونە ئەبێ ئەم دیمەنانە لای گەنج بسڕینەوە ئەبێ بڵین شوانیە هەر کارێک هەر پیشەیەک اینجا لە ئابووریدا بێ لە کوشت و کاڵا بێ لە بزنسا بێ گرنگە تۆ شتێک فێر بوو لەم کۆمەڵگایجی خۆتی بکتیا بکەرەوە هەندێک گەنجمان هەیە بە هەندێک خەڵکمان هەیە بە ڕێگایکی ناڕاستەخۆوان لە خەڵک تێگانەوە ئیژ نییە کار نییە ئەی چی بکەین قوربان ئەمەش نا ئەی بۆجی ئەو هەموو بیانیا بێتەوە بۆجی عەرەبە بێتەوە بۆجی ئەوە بێتەوە کە خەڵکێک لە ئەریتریا هاتوو لێرە کارەکە بۆژی خۆمان نابێتەوە ئەمە ئێمە گەنج لەو دۆخە دەرکەین ئەبێ بڵین بچینە حاڵەتێکی دیفاعەوە کە هەڵ پرسیارم لەکەن لەسەر سۆشیال میدیایان چونە دەرەوە چەقۆ چێش و کلیان چێش هەر یەر خراپە ئەی جێبێ ڕێی بەدیل بدۆزمەوە ڕێی چارەسەر بدۆزمەوە پێغەمەرانی پێش ئێمە عەلەیهی سەلات وسەلام پێغەمەری خۆمان صلی الله علیه وسلم زۆر لەم وەزعە زەیەقتر و بیئێ خراپتری تیا بووە تێیپەڕانەوە گەشبین بووە کاری کردووە داواش لەو گەنجە موسڵمانان ناکەم یعنی هەر سنووری مزگەوتەکە تێپەڕێنی ینی کاتی ئەوەیە سنووری مزگەوت تێپەڕێنین ینی قەیچەکات گەنجێکی وەک بە ڕێزن وەک مامەسادانە سەرمەشق بێلەوەی کۆمەڵێک گەنج فێری خەیاتی ئەبێ تێپەڕێنین بین وەرزشکەین وەرزش بێ بۆ بەدیلی ئێمە ڕاکردن بێ بەدیلی ئێمە شاخەوانی بێ بەدیلی ئێمە هەلی کار بێ بەدیلی ئێمە دۆزینەوەی ئەوەی کە پرسیار لە خۆمان بکەین ئێمە لەگەڵ گەنجێکی مالیزیا چ جیاوازیمانەیە لەگە سنگافورەیەکە چ جیاوازیمانەیە ئەی بۆ ئەوان پێشکەوتن بۆ ئێمە دواکەوتین وشەیەکەیە کە پێوترێ بۆ بینە ماڵەوە بینە ناو خودی خۆمانەوە بینە ناو خێزانەکانمانەوە بینە ناو کۆمەڵگاکەمانەوە بینە ناو حیزب و ڕێکخراوەکانمانە بۆ ئێمە دوا بکەوین بۆ ئێمە ڕێی پێغەمبەرانمان گرتووە ڕۆژ بە ڕۆژ ئەچینە دوا بۆ ئەوانەی کەڕی خەیری پێغەمبەرانیان گرتووە ڕۆژ ڕۆژ ئەچنە پێشەوە ئایا شتێکی لە توانای ئێمە بە دەربێ ئەمە پرسیارێکی جەوهەری ئەبێ کاری لەسەر بکەین یعنی ئەبێ پەیامی خوێندنەوە بکەین بە کەلتور لە ناوخۆمانە بکەین بەوەی کە خەڵکێک عاشقی خوێندنەوە بێ وەک لەوەی عاشقی موبایل و لایڤ و ئەوانە بێ زۆر باشە کاکنە بەس باسی بابەتێکی زۆر گرنگت کرد گەنجەکانی کە لە مزگەوت پەروەردەبوون وەک کاکشوان هاوکارم ئاماژەی پێکرد ناڵین 100% هەمووی پێرفێکتە لە هەموو شوێنێک ینی ئینسانە بەرزی و نزمی تووشی هەڵابێ بەڵام زۆرترینی ئەوانەی تاوانەکەن و لە سجنان و چەقۆکێشن و خوشک و دایک و باوک و خەزور و برای خۆیانە کوژن گەنجەکانی ئەهلی مزگەوت نین بێکومان بەڵام توتر ئەبێت لە مزگەوت بینە دەرەوە زیاتر بە تەنگی ئەو گەنجانە شەو بین کە لە پارکەکانن کە لە کافتریاکانن کە لە سەر شەقامەکان شەو تا بەیانی بەڕاست ئێوەکو با بڵین ڕێکخراوێکی تایبەت بە بواری گەنجان و لاوان ئەگە باسی ئێوە بکەین ئێوە چیتان کردووە لەوەی کە شانبەشانی کۆمەڵە گەنجی باش پەروەردە بکەن بە عەقیدە و بە پەروەردەیەکی ئیسلامی دروست لەگەڵ ئەمەیە بۆ هەلی کار لەگەڵ ئەوەیە بچنە گازینۆ و بچنە ئەو شوێنانی گەنجان لی کۆ بنەوە بزانن معاناتیان چیە و لیان تێ بگەن و گفتوگۆ قسەیان لەگەڵا بکەن بەڕاستی دەست خۆش بێ زۆر جوانە مەسمێڵم کە سنووری خۆمان دەرچین مەسمێ دین بەس بۆ لە مزگەوتان نییە دین لە ئابووریا هەیە دین لە کۆمەڵایەتیا هەیە دین لە سایکۆلۆژیا هەیە دین لە هەموو شوێنەکە هەیە کە ئێمە بووین بە پێشەنگی ئەو گەنجانە ئەبێ یەکەم شتیان بگەین بڵین سەرنجامی ئێمە و سەرنجامی ئەو گەنجە خراپ و تلاکێش و حەشیشانە بۆ چووە چییە ئەمە یەکەم شت بۆ ئێمە زۆر زۆر گرینگە ئەمە دوو ئەوەی کە توانای ئێمەمان هەبێ ئەوەی بەپی توانای خۆمان هەموو ئینسانێ هەموو کۆمەلگای هەموو ڕێکخراوە بەپی توانای خۆی کارەکە ناتوانێت لە زۆر لە دەرەوەی تواناکەین خۆی کارکە ئێمە هەوڵماندا خولی زمان بکەینەوە بۆ نمونە هەوڵماندا خولی ڕۆشنبیری ئاینی بکەینەوە بە چمکێکی جوان لە ئاین تێ بگە بە مەفهومێکی حەزاری لە ئاین تێ بگە هەوڵمان داوە خەڵی کار بۆ کۆمەڵی گەنج بۆ نمونە لە ڕێی ئەوەی کە سەرتاشین و کۆمەڵی ئەوەی کە خەیاتە و کۆمەڵ ئەم شتانە فێر بێ ئەم جۆرە لەم جۆرە هونەرانە هەوڵمان داوە لایەنی کەم ئەوەی بێ کە کۆمەڵی هاوڕێ چاچی هەبێ کە هاوڕێ گۆڕانکاری ڕاستەوخۆی لەسەر
هاوڕێکەی تر هەیە ئەگەر بین سەیری زیندانەکان بکەین ئەگەر بین سەیری شوێنەکان بکەین کە مقابلەیانەکەی لەگەڵیانە مامەڵاکەی گفتوگۆکەی لە سەتانەوەتیان ئەڵێ ئێمە هاوڕێکەمان توشمانی کرد ناڵە خێزانەکەمان توشمانی کرد ئێمە کارمان لەسەرەوە کردو هاولایی کەم هاوڕێی چاکی بۆ بدۆزینەوە بەڵام ئەوەی کە کار و ئیشکار بدۆزینەوە بەڕاستی نەمانتوانێت ئێمە لەبەری کۆمپانیایکی گەورەمان نەبوو بەڵام هەوڵمان داوە ئەو گەنجەی کە لە کۆمپانیاکە کارەکە ئێمە بتوانین پەروەردەیکەین و بیخێنە کارەوە وای لێ بکەین کە پێویستی بێ کە پێویستی بۆ کۆمەڵگاکە بێ ئێمە بین بزانین بڕین بە گەنجەکانی خۆما بڵین با ئێوە لە سۆشیال میدیایان بی ئێکتان بۆ خەتان دروست کردووە چوار دەورێکتان وەرنە دەرەوە کۆمەڵگا چی پێویستە کۆمەڵگا هەموو ئەو کەسانی پێویستە کە خزمەتەکەن ئەم خزمەتە بە چی ئەکرێ چۆن ئەکرێ هاتوین ئەم جۆرە ڕۆشنبیریەمان لایەن بڵاو کردوەوە ئەوی توانیمانوێتە دەستان خۆش زۆر ڕاستە یاخوا لەشتان ساغ بێ کاک نەبەس یەک دووخلێکێک کاتمان ماوە پێم خۆشە بەڕێز وەکو گەنجێک وەکو چالاکێک لە بواری کاری ڕێکخراوەیی پەیامێکت هەبێ بۆ گەنجان خراپترین ئەو شتانەی کە ئێستا گەنجانی کەن و هەم خۆیان بەدەستی خۆیان و هەم ڕازیە بن بەدەستی دەرەوە لە شکۆی خۆیان و لە توانەکانی خۆیان بدرێ چه پەیام و چڕێنمایەکت هەیە بۆیان من ئەڵێم گەنج یان ئادەمیزاد هەموو شتێک ئەتوانێ مجازەفە بکە بەڵام زۆر گرینگە ئاگامان لە مجازەفەی تەمەن بێ مجازەفەی تەمەن ناگەڕێتەوە یاریە کە تۆ من بەیانی ئەەکەم زۆر ئاساییە لە دە مەرحەلە بکەم هەر سەرەکەوم بەڵام ئەگەر من تووشی خراپەکاری و زیندانێ بکەم ئەگەری دەرچوون و زەحمەتە ئەگەر من بە مردنم بە خراپەکاری و بە شەڕ و بە شەڵانگێزی و بە چەقۆکێشیەوە بمرم نایەمەوە ژیان جاریکە ئەڵێم ئەو سەرمایە مرۆیی و ئەخلاقی کە لە گەنجا هەیە ئەو تەمەنەی هەیە پێویستە وەکو زێر لە زێرش مهمتر سەیری بکە داوان لە گەنج ئەەکەم پێش ئەوان خۆم خودناسیەکمان هەبێ بەرامبەر بە خۆمان ئێمە نەوەی پێغەمبەری صلی الله علیه وسلم ڕێبازەکەی ئەومان گرتووە کەی ڕێبازی پێغەمبەران ئەوها بێدەسەڵات بووە داماو بووە خەڵک بێ ئیشی لەسەرکە خەڵک بێکاری لەسەرکە کەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕازی بۆ ئەبوو جەهل فەرمانی بۆ دەرکە ئێمە بین ئەم گەنجەی ناخێکی گەورەمان هەیە حەزارەتێکی گەورەمان هەیە شارستانێکی گەورەمان هەیە ڕابردوویەکی زۆر جوانمان هەیە ئەبێ بین ئێمە لەسەر ئەمە خۆمان بنیاد نینەوە ئەبێ بۆ ڕازی نەبین خەڵک شتمان بۆ دەرکە ئێمە پەیاممان بۆ خەڵک هەبێ ئەبێ پەیاممان هەبێ بۆ دەوروبەری خۆمان پەیاممان هەبێن لە سنووری هەتا نەتەوەیەکی خۆشمان تێپەڕێنین بەوەی بە چاکە و بە خزمەتکردن ئەم سەروەتە جوانە بەنرخە لە شتێکی بێبایەخ و بە نرخا فڕێ نەدا کە دوایی هەم بۆ خۆی ڕەنجەڕۆیە هەم بۆ کۆمەڵگا هەم بۆ خێزانەکەی دەست چاوت خۆش بێ بەڕاستی تا چەند لەسەر ئەم بابەتە قسە بکەین هێشتا کەمە چکە توێژێکی زیندووە و دوجار کۆی کایی سیاسی و ئابووری و بەڕێوەبردننی کۆمەڵگە و دەوڵەتی ژەکەوێتە دەستی گەنج بەڵام کاتەوە زیاتر دەرفەتمان نەدا زۆر بەڕێز کاک نەبەس شوانی ئەندامی ئۆفیسی گشتی سەرتەنی پەروەردەی لاوان سوپاس بۆی کە ماندوومان کردی لە ستودیۆ ئامادە بوویت هەمیشە نیوای سەرکەوتنتان بۆ دەباز زۆر سوپاس